ولو بينا ران هبه بيجمان نورين همو بيكات نوا حكومة هرما كردستان بونا هم يا تأكيد سرهندت يكو حكومة عراق غدري لخلق كردستان ديك پابند بجي كرنا ياسان ريكفتنان و دستوري جناب خلقي برسي ديك روش هرمي تصعيد ديك برحال ميوانا كمية جاهية سر اوجيك اندامه که پارلمان کانادا سردان هرما کردستان کربون چارچوب سردان خدا هنجی بسر کربون بريس زياد ابو لطيف كونها لاستوديو ميواني منا بريس زياد هم خيراتن دي چارچوب سردان خدا بو هرما کردستان گلو و سردان هیچ جهه کر ورا شاوادی سلااوتان لێبێت سلااو لە جەنابیشێت سپاس بۆ میوانداریکردنم لە کوردستان 24 کۆمەڵێک شوێنمان بەسەر کردەوە کۆمەڵێک ناوچەی زۆرمان لە هەرێمی کوردستان بەسەر کردەوە هەروەها سەردانەکانیشمان سەرکەوت و ئەرێنی بوون سوودیشیان پێگەیاندین ئەو سەردان تایبەتیجی کەس بوارمە سەردانە کەمپان کردە هەرێما کوردستانی دراوشێکی ئابووریا دژواردایە حکوومەتە عێراقی ئابوڵقەیە خستکە سەر بودجێ هەرێما کوردستانی نانێرە و بە سەد هزاران ئاوارەژی حتا نهاد ناوا کەمپاندانە خەرجی ئاوانجی هەموو سەر ملێن حکوومەتە هەرێما کوردستانیە و ئەو ڕەوشە چاوا دیتگەل بەڵێ دۆخی خێوەتگەکان وەکو باش نییە خودت بڵێن ئەرێنی نییە ئەو دۆخی کە لە خێوەتگەکان هەیە بەردەوام ئازار چێژە و منداڵەکان دەبینی ئازار دەچێژن نەخۆشی تێدایە کە لە ژیانێکی قورسدان ژیانێکی تایبەتیان هەیە ئەوانەی لە خێمەتگەکان جا لە هەر کوێ بن جا خزمەت جوارەکان هەر چۆنێ بن بێگومان هەموو کەسێک کە لە خێوەتگا بژیت ژیانێکی ناخۆشی ئەمە ڕاستیە ئێمە وەکو زۆر بە گرنگی ئەستێری دۆخی خێوەتگەکان دەکەین ئێمە بەردەوام هانی لایەنەکان دەدەین هانی ڕێکخراوە حکوومیەکان دەدەین هانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش دەدەین هەروەها بۆ ئەوەی کە گرنگی زیاتر بە دۆخی خێوەتگەکان بدەن و کێشەی ئاوارەکان چارەسەر بکەن خێوەتگەکان داخن بە باش من و میوانی بتنی ئاش دەنگەوی بیت ji ber ku em şêka du fam kê belê birês ziyad هەرێما کوردستانی te dît em eger vê pûlînkên gel Kanada welateke bi bandora dûstekî Herêma Kurdistaniye di gelê qonaxan da harî kar bûye Kanada jî sîstemê federalî heye sê herêman pisî muqataan pêk têt gelo hikûmeta navendiya Kanada jî hûsa teamîlê gel van herêma diket weke hikûmeta navendiya Iraqê teamîlê gel Herêma Kurdistanê diket siyaseta birsîkirinê tehmîşkirinê tas'îdkirina rewşa wê بێگومان نەخێر ئەزمموی کەنەدا ئەزمونێکی سەرکەوتووە بە تەواوی ئێستا ئێمە نزیکە 65 ساڵە ئەم ئەزمونەمان هەیە لە سەرکەوتن و کاری پێکەوەیی بە ڕێزەوە لە یەکتری دەڕوانین حکوومەتی کەنەدا بە ڕێزەوە لە هەرێمەکان دەڕوارێت هەروەها ڕێز لە فرەچەشنیان دەگرێت هەموو مافەکانیان دابین دەکات ئێمە خاوەنی سیستەمی باجێکی تایبەتین ینی هەموو هەرێمێکی تایبەت خاوەنی سیستەمی باجە و بەشداری دەکات لە پارەدارکردنی دەوڵەت وەکو دەزانی حکوومەتی فیدراڵی کەنەدا بە شێوەیەکی زۆر باش مامەڵە لەگەڵ حکوومەت دەکات بەڵام ئەوەی کە لە بەغداد دەگوزارێت بۆ نمونە بڕینی ژیان یاخود وەستاندنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئەمە شتێکی زۆر خراپە بەغدادێکا بەرامبەر هەرێم هەروەها قوبوڵکراویش نییە بن تکایە من حەزکەم بەڕاستەوخۆ بەسمە هاش میوانی خۆ بیت بەڵێ ادی راج بوی اوایه یعنی بگمان هرما کردستان جی که دچارچوب سیستم فدرالی عراق دا و دچارچوب دستوری دا و که هرما که فدراله ما فنوین دستوری تنه پیشل کردن پروژه عفوا ما عم بسمع بله اگر شوندا هدفونا میوانم بو بیت چیکرن بله شوندا هدفونا بیت چیکرن بله تماشاوانجا امی بردابی لسرگوتو بیجا خواهد گل میوان خواهی هجا جبر که و پرچک گرینگه سیستم فدرالی لکانادا و سیستم فدرالی لهمو جهانی لگلک ولاتانه لپرانیا ولاتین پیشکتی هست گلو دیچارچوب سیستم فدرالی دا حکومت نابندی و که حکومت نابندی عراق تعامل وید گل هرمان خلقی و هرم برسیدی که جدایی که سیاست که دفاقی هست یعنی فعلا سیاست که وکف هست وکف تماشای همو هرمان دکه نه دنگمتت برس زیاد كواتا أول عراق تدي تنراش بفي أواية أبلغ كا جدية عراق سر هرما كردستانية كو هموجي برو باجي يا صاورة كفننا بين هر دو آليان وبنمان دستوري نجي
ونهاجي أبلوقة كجهاني ري خراوي نيف دولتي وكو بيدوي بنمونه آلي كاريوان همو كامبان ناكن كواتا بارجرانية كجل سر حكومة هرما كردستانية هون وكو كندا جلو هيجي كش ولاتين هاري كارن براوشا تصعيدا كل دبر هي هون شا تخمين دي كان بيوستا تشبيه تكرن بەڵێ من وەکو پێشتر پێم وتی بڕی ئەو سیستەمەی کە لە کەنەدا هەیە سەرکەوتووە بەڵام ئەوەی بەختا سەرکەوتوو نییە چونکە هەرێمی کوردستانی پشتگوێ خستووە خەڵکی عێراقن ئەمانیش پشتگوێ خستوون لە هەرێمی کوردستان بەردەوام پشتگوێیان دەخات ئەمە جۆرێکە لە مامەڵەکردنی ناقبول کراو ئێمە لە کەنەدا بەردەوام سووری لەسەر ئەوەی کە سەقامگیری هەبێت سەقامگیریەک لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەبێت و ئێمە بەشداریمان کردووە لە کاری ئەمنی و کاری مرۆیی بۆ ئەوەی کە یارمەتی خێوەتگەکان بدەین لە ڕێگەی هاوکاریەکانمان بۆ پێشمەرگەوە لە ڕێگای هاوکاریەکانمان بۆ ئاوارەکانمانەوە هەوڵمانداوە دۆخی ئەمنی هەرێمی کوردستان سەقامگیر بێت هەوڵمانداوە خەڵکی هەرێمی کوردستان بپارێزین من ناتوانم بە ناوی ڕێکخراوی دەوڵەتیەوە قسە بکەم بەڵام ئێمە یارمەتی زۆرمان داوە بەڵام بڕینی بجێ هەرێمی کوردستان لە لای عێراقەوە ئەمە قبوڵکراوە نییە پێویستە حکوومەتی بەغداد شێواسی مامەڵەکردنی بگۆڕێت بە شێوەیەک کە لە بەرژەوەندی هەموو لایە بێت بیگۆڕێت بە شێوەیەک کە وڵاتین جیهانیجی چاودێری ڕەوشە عێراقی دیکەن بۆ نمونە کەنەدا پەیوەندی سیاسی دیگەل عێراقیانە حتا یەن سەربازیجی لە شەڕێ دژی داعشێ بەشداریەکە فعلی بووە ئالیکاریە هێزە پێشمەرگێن کوردستانیجی لە شەڕێ لە دژی داعشێ گەلێ کردە حکوومەتە فیدرالی تعاملەیە بۆ نمونە هێزە پێشمەرگێن کوردستانی نە بودجە بوو دابین کرد نە ژادیە لوجستی بە هیچ پێداویستێکە سەربازی بوو دابین کرد و دەمێکەدا ئابروقەژی تێخیتە سەر ینی پێویستە بوو نمونە کەنەدا چاوە vê پەیامێ بگەینتە حکوومەتە عێراقی ملزەم کرد کە فعلا پابندی هەم دەبیت کاریکاریەوی خەلکی بێتەکردن یا هێزە پێشمەرگێ بوو نمونە بەڵێ یەکەم شت ئەوەیە کە کەنەدا توانیوێتی یارمەتی پێشمەرگە بدات بە شێوەیەکی ڕاستەوە خۆوەکو لە ساڵەکانی ڕابردوودا بینی ومانە بەشی دووەمی ئەوەیە کە ئێمە بەردەوام نامەی توندمان ناردووە بۆ حکوومەتی ناوەندی عێراق بۆ ئەوەی کە مامەڵەی خۆی بەرامبەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بگۆڕێت هەروها مامەڵەی خۆی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بگۆڕێت چونکە هەرێمی کوردستان ناوچەیەکی ئەمینە ناوچەیەکی تێدا ئەمین تێدا دابین کراوە بابەتی ئابووری زۆر گرنگە پێویستە حکوومەتی عێراقی مامەڵەی خۆی بگۆڕێت ئێمە پێویستە حکوومەتی عێراقی فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نکات ئێمە بەردەوام فشارمان کردووە لە حکوومەتی عێراق کە بەردەوام مامەڵەی بگۆڕێت گەلی کوردستان پشتگوێ نەخات ئەمە شتێکە لای ئێمە گرنگە ئەمە شتێکە پەیوەندی بە ئابووری هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە گیرفان و خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە هەروەها پەیوەندی بە هەیکەلی دەوڵەتی عێراقی شێوەیە بۆ نمونە کاتێک موچەی هەرێمی کوردستان دەبڕیت ئەمە یاخود موچەی تەواوەتیان بۆ نانێریت ئەمە شتێکی خراپە ئەمە شتێکە زۆر هەستیاری دروست دەکات چونکە بەردەوامیدان بە دەوڵەت و سەرپێخستنی دەوڵەت مانای وایە کە دەوڵەت چاودێری هەموو لایەنەکانی خۆی بکات چاودێری هەموو خەڵکەکانی خۆی بکات لە ماوەی سەردانەکانماندا بۆ حکوومەتی عێراقی بەردەوام ئەو نامەیان گاندووە کە ئێمە پێویستە ژات ئەبوو لەتیف پەرلەمانتاری کەنەدی و سەردان هەرێما کوردستانی کرد بوو تەماشەوانێژا ئەو بەحسییان دەکرد و ئەو سیاسەتە برسیکردنا بەغدا لە هەمبەر هەرێما کوردستانی بتواوەیەکی قبولکردنیە gelekî spas birêz ziyad hûn xêratin bi Kurdistanê rêviya demên xweş spas bû te ku vê mêvana me bûî شكرا لكم ويعني good luck على كل ما تقومون فيه في سبيل خير الناس شكرا